کە سوکاری سەربەرزی شەهیدان کەمەندەموانی سەنگەر تێکۆشەرە دێرینەکان زیندانیانی سیاسی کادرە خوێن سەوز و خوێن گەرمەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان سڵاوێکی گەرمتان لێبێ سڵاوێکی تایبەتیش بۆ کرێکارانی کوردستان لە ڕۆژی کرێکارانی جیهان یەکێتی هەمیشە ئەو حزبە بووە کە هەمیشە ڕێز و تێکۆشانی کردووە لە پێناوی تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە کرێکارانە خۆشەویستەکانمانەوە. هەواڵان من زۆر گەشت بینم کە ئەم جۆش و خرۆشە ئەبینم، زۆر گەشت بینم کە ئەم ئازایەتیە لە ئێوە ئەبینم، زۆر گەشت بینم کە ئەم حەماسەتە لە ناو کادرانی یەکێتیە ئەبینم، چکن ئێوەی تێکۆشەر، ئێوەی یەکێتی، ئێوەی نیشتیمان بەروەر، ئێوەی کوردستانی سەلماندووتانە کە قسەی نەیارەکانمان هیچ نین بەڵکو هەر ئاژاوە گێڕیە. ئەو قسانەی کە ئێیان کرد کە ئێیان وەت یەکێتی نەماوە خەیاڵیان خاو دەرچوو. یەکێتی ماوە، یەکێتی هەبووە، یەکێتی هەیە، یەکێتی هەریش هەرەبێت. تاکو تێکۆشەری وەکو ئێوەمان هەبێ، تاکو پارێزەری وەکو ئێوەمان هەبێ، پارێزەری ڕێبازە پیرۆزەکەی هەواڵ مام جەلال یەکێتی هەمیشە سەربەرزە بێ، هەمیشە ئاڵا پیرۆزەکەی یەکێتی شان بە شانی ئاڵا پیرۆزەکەی کوردستانە بەرزە بێتەوە. هەواڵان ئێمە خۆمان حازر کردووە بە پشتیوانی ئێوە، بە ماندووبوونی ئێوە، بە تێکۆشانی ڕابردوو و ئێستەی ئێوە بۆ هەڵبژاردنی پەرلەمانی عێراق، بۆ ناردنی تیمێکی بەهێزی یەکێتی تاکو لە بەغداوە دیفاع لە مافە دەستوریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن. هەواڵان من نەزانم گلەیی هەیە، من نەزانم کێشە هەیە، من نەزانم داواکاری هەیە، بەڵام ئەشزانم کە بەشێکی زۆری گلەییەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان، بەشێکی زۆری داواکاریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە هەولێر چارەسەر ناکرێت، لە بەغدایە چارەسەرەکرێت. بۆیە پێویستە ئێمە بە پشتیوانی ئێوە تیمێکی بەهێزی یەکێتیانە بدێرین بۆ بەغا تاکو لەوێەوە درێژە پێدەری ڕێبازەکەی مام جەلال بن، درێژە پێدەری سیاسەتەکانی هەواڵ مام جەلال بن، بەردەوام بن لەسەر سیاسی، بەردەوام بن لەسەر شەڕ بۆ ئاشتی، بەردەوام بن بۆ شەڕ لە پێناوی دیموکراتی، بەردەوام بن لە شەڕ لە پێناوی پاراستنی مافی مرۆڤ، بەردەوام بن لە پێناوی بەهێزترکردنی کوردستان لە چوارچێوەی عێراقێکی دیموکراتی فێدراڵ. هەواڵان ئێوە هەمیشە سەلماندووتانە کە یەکێتی تەنها بۆ یەکێتیەکان نەبووە، یەکێتی هەمیشە خەباتی کردووە بۆ تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان، پێشمەرگەکانی یەکێتی دیفاعیان کردووە لە تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان، کارمەندەکانی یەکێتی لەناو حکوومەت خزمەتکاری تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە. بۆیە ئێمە کە پەرلەمانتارەکانمان بە پشتیوانی ئێوە بە دەنگی ئێوە ئەیان نێرین بۆ بەغدا، ئەیان نێرین بۆ بەغا، نەک بۆ ئەوەی تەنها شەڕ بکەن بۆ مافەکانی یەکێتیەکان، بەڵکو شەڕ بکەن بۆ عێراقێکی دیموکرات، بۆ عێراقێکی بۆ فێدراڵ، بۆ ئەوەی دەستوری عێراق جێبەجێ بکرێ. ئەو دەستورەی کە هەواڵ مام جەلال و هەواڵەکانی شەڕیان کرد لە پێناوی، ئەو دەستورەی کە ڕەنجی خوێنی شەهیدەکانی ئەم دەبەرە و هەموو ناوچەکانی کوردستان بوو، ئەو دەستورەی کە ڕاستە بێکەم و کورتی نییە، بەڵام ئەو دەستورە نەخشە ڕێگایە بۆ چارەسەرکردنی کێشەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئەگەر دەستور وەک خۆی جێبەجێ بکرێ کێشەی بووچە نامێنێ لە کوردستان، ئەگەر دەستور وەک خۆی جێبەجێ بکرێ کێشەی موچە نامێنێ لە کوردستان، ئەگەر دەستور وەک خۆی جێبەجێ بکرێ شتێک نامێنێ بە ناوی ناوچەی جێناکۆک مادەی 140 جێبەجێ دەکرێ، ئەگەر دەستور وەک خۆی جێبەجێ بکرێ
امتیاز و مافی کەس و کاری سەربەرزی شەهیدان دابین دەکرێت ماف و ئیمتیازەکانی زیندانی سیاسی دابین دەکرێت ماف و ئیمتیازی کەمەنداموانی سەنگەر دابین دەکرێت هەواڵان ئەم شەڕە لە بەغدایە ئەکرێت بۆیە داواتان لێ ئەەکەم ئەم جۆش و خرۆشیە ئەم حەماسەتەی ئێستتان ئەم دڵسۆزی ئێستتان بۆ یەکێتی بەردەوامی کەن بیگوازنەوە بۆ سەر سندوقەکانی دەنگدان دوانزەی پێنج بکەن بە ڕۆژی سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەواڵینە شاراوە نییە کە ئەمڕۆ بێویژدانی ئەکرێ بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان شاراوە نییە کە ئەمڕۆ گەلە کۆمەکی لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێ ئەشاراوە نییە کە ئەمڕۆ زوڵم لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێ تاوانە خێتە پاڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم گەلە کۆمەکیە لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێ من لە ئێوە پرسم بۆ ئەم گەلە کۆمەکیە لە یەکێتی ئەکرێ زۆر ئاسانە لەبەرەوەی کە لە یەکێتی ئەترسن ئەم هێزانە لە یەکێتی ئەترسن لە جەماوەری یەکێتی ئەترسن لە خۆڕاگری یەکێتی ئەترسن لە چاو نەترسی یەکێتی ئەترسن لە گوێری یەکێتی ئەترسن ئەزانن یەکێتی تەنها هێزێک نییە کە شعاری بری خەیار بڵاو کاتەوە ئەزانن یەکێتی ئەو هێزە نییە کە بێ بەڵێنی بێ بنەماتان پێشکەشکە ئەزانن کە یەکێتی باسی ئاشتیەکە بە جددیەتی ئەزانن کە یەکێتی باسی دیموکراسیەکە بە جددیەتی ئەزانن کە یەکێتی باسی مافی برۆخەکە بە جددیەتی ئەشزانن کە یەکێتی باسی مافی چارەی خۆنووسینی کۆمەڵانی خەڵکی کوردستانەکە بە جددیەتی بۆیە ئەو مەبدەئانە هەواڵان نارەکانمان لە ئەو مەبدەئانە ئەترسن لە ئەو مەبدەئانە ئەترسن چکن ئەزانن یەکێتی کە بڕیاریدا بڕیارەکانی جێبەجێ ئەکرێ یەکێتی کە لە ناو خۆی ئاشک بۆوە منافسی نییە لەسەر ئاسی کوردستان لەمە ئەترسن جەماعەت بۆیە من داواکارم لە ئێوە داواکارم ترسەکانیان بهێننە دی ترسەکانیان بهێننە دی یەکێتیەکەتان بەهێز بکەنەوە یەکێتیەکەتان جوان بکەنەوە یەکێتیەکەتان بە قووەت بکەنەوە یەکێتیەکان بەهێزەوە بنێرن بۆ بەغدا تاکو لە بەغداوە شەڕ بکەن بۆ مافەکانتان شەڕ بکەن بۆ داواکاریەکانتان بەڵام هەواڵینە ئێمە لێرە ناوەستین ئێمە سیانزەی مانگ دوای ڕاگەیاندنی سەرکەوتن پاڵ نادەینەوە بەردەوامە بین لە خەباتمان بۆ نوێبوونەوە بەڕێوەیە هەواڵینە نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوەیە سەرکەوتنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوەیە بەرەو کۆنگرەیە ڕۆین لە کۆنگرەیە داواکانی ئێوە ڕەوەکانی کادرەکانمان بەدی ئەهێنین یەکێتیەکەمان نوێ ئەەکەینەوە